تاوەکو ئێستاش لە سنووری برادۆست جوتیاران و کاسبکاران کارەکانیان بە هەرەوەزی ئەنجام دەدەن کە ئێستا کاتی دروێنەی دەخڵودانە و هاوڵاتیان بە هەرەوەزی کە لەم سنوورە پێی دەڵێن زبارە کار دەکەن وەگەن و جۆ دەدرونەوە و محەممەد شێخ اسماعیل فەلاحە و دانیشتووی گوندی ماڵە مەلایە و دەڵێت کاتێک بمانەوێت زبارە بکەین ڕۆژێک پێشتر خەڵکی گوندی و ئاوایی و هاوڕێ و ناسیاوەکانمان بانگ دەکەین بۆ ئەوەی ڕۆژی دواتر کارەکەمان بە هەرەوەزی ئەنجام بدەین. لە دوونێوە دەستمان پێکردیا کە چەند برادر و دۆست و برا و خزمەوانم تێگاندینە لە هەوڕ و عەلەساس ئەو گەنمەیان ئەو جوێ بدرین بە زبارە و بە هەرەوەزی لە مەنتقەی برادۆست لە گوندی ماڵەمەلە. ئێستاش ئەوە ئیشتا خەریکی ئینشەڵڵا دەستمان پێکردی و زۆرمان نەما هەموو ئیشەکانیشمان زیاتر بە هەرەوەزیە لە گوندی و لە دەور و جیران و خزم و کەسووەوانە بە هەرەوەزی ئیشەکەیەکەین. جا هەوڕ و لۆ منە سبەی لۆ برادرشتکێ سبەی لۆ جیرانشتکێ ئەوها ئیشەکەی ئەەکەین. ئینسانێک کە نەخۆش بیتن بەهۆی ئەوەی ئیشی مەلەغانەکە زۆر هیلاک و ماندی ئەبی ئارەقەشی وا ئەدا بەڕاستی احتیمالە سەحیەن یەکسەر چا دەبیتەوە لەوەی کە نەخۆشە ئەوەندە ئازارت ئەدە و ئەزیەتت ئەدە ماندیت ئەکە ئارەقەت بێ ئەکا یەکسەر چاک ئەبیەوە ئەوە لەو کاتیەوە ئەمە هەر خەریکی ئەوەینە بە مەلەغان لە 2000 بەولاوە بە مەلەغان ئەیچێشین. ئیش و کاری مەلەغان ئیشێکی قورسە زۆر قورسە دائیمەن بە هەرەوەزی ئەکرێتن بە تەنیا ناکرێتن. هەرچەندە ئەمن ئەو دەمەی زۆر مشارەکەم نەکردێت چەند ساڵێک لەناو ئیش و کار نیمە بەڵام ئێستا جار مشارەکەکەم وەسکوک و سەفەری دێمە لە گوندی یارمەتی و هاوکاری هەر هەمویان ئەدەم و ئەوانەی دەتوانم دابیت. ئەگەر چی لە ئێستادا لە زۆربەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان کاتی دروێنەی دانەوێڵە کۆتایی هاتووە و بەڵام لە برادۆست بە حکمی ئەوەی ناوچەیەکی شاخاویە و ئاو و هەوایەکی سارد و فێنکی هەیە و لە وەرزی زستانیشدا بەفرێکی زۆری لێدەبارێت و ئامێری پێشکەوتووی وەک دەڕاسە ناگاتێ و هەر بە مەڵەغان و داست بە هەرەوەزی کار دەکەن و هەر بۆیە وای کردووە کاتی دروێنە لەم سنوورەدا دوا بکەوێت. وڵات برادۆستی گەلی کوردستان دەڤەری برادۆست.